داوا دەکرێت هاوڵاتیانی کوردی دەرەوەی کەرکووک بۆ ڕۆژی سەرژمێری گشتی کە 20 مانگ دەکات بچنەوە کەرکووک و لەسەر و شارە خۆیان ناونووس بکەن. لە ڕاگەیەندراوێکدا ئۆفیسی کەرکووکی دەستەی گشتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم داوا لەو هاوڵاتیانە دەکات کە پێشتر خۆیان ناونووس نەکردووە جارێکی دیکە لە ڕۆژانی 16 تا 19 مانگ لیژنەکان دووبارە وردبینی لە ناوەکان دەکەن بۆیە بۆ ناونووسکردن خۆیان ئامادە بکەن. قۆناغ یەکەم ژمارەدانان و گەمارۆسازی ئەوە مەرحەلەیە تەواو بووە. ئێمە باسی کەرکووکەکەین. مەرحەلەی دووەم لە 16 و 17 و 18 و 19 مانگ دەست پێکە. لە قۆناغ یەکەم کە ژماری دەرگاکانیان داناوە و ناوی سەرۆکی خێزانەکانیان نووسیوە، لە مەرحەلەی دووەم کە 16 مانگ دەست پێ ئەکات بۆ 19 مانگ تا کاتژمێر 12 شەو دێن بەسەر ئەو عائیلە و ئەو بینایان ناگەڕێن کە ژماریان بۆ داناوە لە مەرحەلەی یەکەم ناوی ئەندامانی خێزان تۆمارەکەن. ئیجامە بەستی سەرێکی ئێمە لەوەیە ئەوەی کەوا کەرکووک چییە و لە دەرەوەی کەرکووک نیشتەجێە ئایا مەبەستی ئەوەیە بگەڕێتەوە بۆ کەرکووک. ئێمە ئاگادارێکەکەمان بۆ بوو کە هۆشیاریان بکەینەوە بە ئاگیان بێنەوە ئەگەر مەبەستانەوەیە بێنەوە بۆ کەرکووک ناوتان تۆمار بکەن فرسەتی چکە لە بەردەمایە هەموو لایەک هەوڵ بدەین وەکو لایەنە سیاسیەکان وەکو جیهەتی حکومی ئێمە وەکو جیهەتی حکومی ئەو ئاگاداریمان کردووە ئەویش بە ئاگاداری و هەمانجی لەگەڵ برادرانی ئەحسا تاوەکو خەڵک هۆشیار بکەینەوە ئەوەی لە قۆناغی یەکەم ناوی نەنووسیوە نەیتوانیوە ناو بنووسێ با لە قۆناغی دووەم ناوەکەی تۆمار بکە. لە ماوەی ڕابردوودا بە سەدان خێزانی عەرەب بە بیانووی جیاواز لە کەرکووک نیشتەجێ کراون و لەم سەرژمێریە ناونووس دەکرێن. سەدان خێزانی کوردیش لە دەرەوەی شارەکەن بۆیە داوا دەکرێتەوە خێزانانە بە هەر نرخێک بێت بێنەوە کەرکووک و لەو شارە خۆیان ناونووس بکەن. ڕاستە یعنی ئەم سەرژمێری ئەم جارە باز لە سەرەوە کرێ سەرژمێریەکی سیاسی نییە بەڵام لە پشتی ئەم بابەتەوە بابەتێکی سیاسی بوونی هەیە. سەرژمێری لە ئێستادا ئایندی ئەم چارە دیارەکە ئەگەر هەر کەسێک ئەوانەی بە تایبەتی ئەو کەرکووکیانەی لە دەرەوەی کەرکووکن بتوانن بە شێوەیەکی ڕاستەخۆ بگەڕێنەوە کەرکووک و لێرە سەرژمێرێکیان بکەن زۆر باشترە لەوەی لە هەولێر و سلێمانی بن سەرژمێری بکەن بۆ لەبەرەوەی کاتە ئەستنە پاشکۆوە پاشکۆر زەمان نییە بۆ ئەوی بتوانن لە سەرژمێرەکە بە شێوەیەکی تەندروست مامەڵە بکرێ. باشترین شتەوەی بتوانن ئەو کوردانەی لە دەروی کەرکووکن بتوانێت ئەمجا بە شێوەیەکی ڕاستەخۆ بگەڕێنەوە بۆ کەرکووک. هەرچەندە کورد پێی وایە ئێستا دۆخەکە لەبار نییە بۆ ئەنجامدانی سەرژمێری لە کەرکووک و ناوچەکانی دیکەی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و ترسی هەیە ببێتە هۆکاری گۆڕینی دیموکرافیا، بەڵام لەگەڵ ئەوەشدا داوا دەکرێت هاوڵاتیانی کورد بە گرنگیەوە بڕوانەوە پرۆسەیە و بەشداری کارای تیادا بکەن و دووپاتی بکەنەوە کە کەرکووکین. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.